بانزین لە کڕین نایەت و گورچیلەیەکیش بە 50 میلیۆنە. سڵاوتان لەبێت. خەڵک دڵی خۆش بوو وەزارەتی سامانە سروشتیەکان بڕیاری داوە بە هەناردەکردنی بانزین لە پارێزگەکانی عێراقەوە بۆ هەرێمی کوردستان. بەڵام سەرەڕای تێپەڕبوونی 5 ڕۆژ هێشتا نرخی بانزین گرانە و محەسەن بە 1500 دیرارە. سەرەڕای گرانبوونی بانزین بەڵام کێشەکە هەر ئەوە نییە. بەڵکو جیاوازی نرخی بانزین لە شارێکەوە بۆ شارێکی تر و لە بانزینخانەیەکەوە بۆ بانزینخانەیەکی تر کێشەیەکی ترە. پامنێرانمان لە سلێمانی هەولێر بە دواداچوونیان بۆ نرخەکان کردو و دەردەکەوێت کە تەنیا لە نێوان سلێمانی و هەولێر نرخی 1 لیتر بانزین تا 250 دینار جیاوازی هەیە. بۆ نمونە بانزینی محەسەن لە هەولێر بە 1500 دینارە و لە سلێمانی بە 1250 دینار. جۆرەکانی تریش 175 تا 200 دیناریان بۆ هەر لیترێک جیاوازی هەیە. نازەنین محەممەد دایکی سێ منداڵە و هەردوو گورچیلەی لە کار کەوتووە. چیرۆکەکەی هێندە ئازاربەخشە و ناچار بووە بۆ کڕینی گورچیلەیەک هەرچی ماڵ و مڵک و ئۆتۆمبیلی هەیە بیفرۆشێت. نازەنین کە ئەمڕۆ لە بەردەم سەنتەری گورچیلەی سلێمانی لەگەڵ نەخۆشانی دیکە لەبارەی کێشە و گرفتەکانیان گرتبوونەوە ئەو بەدڵێکی پڕەوە بۆ 964 دوا وتی دەبێت حاڵمان چۆن بێت ماڵ و مڵک و ئۆتۆمبیلم فرۆشتووە بە هیوای کڕینی تەنیا یەک گورچیلە. نرخی یەک گورچیلە تا 50 میلیۆن دینار دەڕوات. نازەنین دوای هەوڵێکی زۆر و خەرجکردنی پارەیەکی زۆر توانیوێتی لە خواروی عێراق گورچیلەیەک دەست بخات. بەڵام بڕیارێکی وەزارەتی تەندروستی عێراق ڕێگرە لە بەردەم خەونی نازەنین. چونکە بەغدا ڕێگرە و ڕێگە نادات هاوڵاتیانی عەرەب گورچیلە بە هاوڵاتی کورد ببەخشێت. بەڵام بە پێچەوانەوە ئەگەر کوردێک بیبەخشێت هیچ کێشە و گرفتێک نییە. هەرچەندە گرتبوونەوەی ئەوان لە بەردەم سەنتەری گورچیلەی سلێمانی بوو. بەڵام وەک نازەنین دەڵێت ئێمە کێشەمان لەگەڵ پزیشکانی سلێمانی نییە. ئەوان زۆر میهرەبان و خەمخۆرن و بۆ چارەسەری ئێمە. بەڵام بڕیارەکەی وەزارەتی تەندروستی عێراق هیوا بڕاوی کردوین. هێشتا تامولەزەتی دواڕۆژەکانی پابلۆمان لە یادەوەریدا دەرنەچووە. شوان کەریمی دەرهێنەر سەرقاڵی شانۆیەکی ترە لەسەر هەمان ستایلی پابلۆیە و کارەکەش ڕێکاوڕێک ڕەخنەگرتنە لە چینی سەرەوە و دەوڵەمەند و خواپێداوان. لەبارەی کارەنوێیەکە شوان کەریم بە 964 وت شانۆیەکەمان هەمان ستایلی دواڕۆژەکانی پابلۆیە، بەڵام ستافەکەی تەواو جیاوازە. بنەماکەشی ڕەخنەگرتنە لە چینی سەرەوە و دەوڵەمەندان. ڕەبین سەرکار کە هونەرمەندێکی شێوەکارە لەم شانۆیەدا ڕۆڵی پێدراوە و بۆ یەکەم جارە لەسەر تەختەی شانۆ ڕۆڵ دەگێڕێت. وەک ئەو باسی دەکات سەری سوڕماوە کە ئەویان بۆ شانۆیەکە هەڵبژاردووە. بەڵام ئەوەشی نەشاردەوە کە ئەو ڕۆڵەی پێدراوە دەقاودەق کەسایەتی خۆیەتی. لە شانۆیەکەدا هەمان شێوەی دواڕۆژەکانی پابلۆ میوزیک و گۆرانی ڕۆڵی سەرەکی دەبینن. کورد لە مێژە وتوێتی خێر هەرمەڕوو بزن نییە. مام عەزیز جوتیارە دەست و دڵباشەکەی دەشتی داودا ئەم پەندەی کردۆ بە کردار و هەرچی زەوی و زاری هەیە کردوێتی بە کاڵێکی دێمی. بەڵام خۆی نەلەی دەخوات و نەلەی دەفرۆشێت. بەڵکو بێستانەکەوی بۆ سەدەقەیە. ئەو پیاوە سەخیە 82 زەوی خۆی بە کاڵێکی دێمی چاندۆ و بەرەکەی بەتەواوەتی لە ڕێخودادا بەخشیوە بە خەڵکو و ڕێبواران. دەرگای کێڵگەکەشی واڵا کردو تا هەر کەسێک بێوێلەی بخوات و بۆ منداڵەکانیشی بباتەوە. ئەحمەد جومعەی برازای مام عەزیز بۆ 964 قسەی کردو و دەڵێت مامم لە پێناو خوددا ئەمەی کردو و پێی خۆشە هەر کەسێک حەزی لە کاڵێکی دێمیە بەگەردن ئازایی لەگەڵ ماڵ و منداڵ تێری لێ بخوات. هەواڵەکانم پێشکەشکردن هەرشاد.